ئەگە زانیمان کەسێ سحری لێ کراوە چی بکا باشە؟ پەنا نەبا بۆ کەسێک بچێ یەکسێ سحرێتری لێ بکا بەخوا تەواو تیا چوون فەوتان نەخێر. ئێمە وتمان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئیمامی عەلی یا عوتمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کێکانە ئەوان سحریان لێ کراوە، یعنی تۆ منش معەڕەزین کە سحرمان لێ بکرێ، بەڵام ئەبێ چی بکەین؟ کۆڵ نەدەین. ئەبێ ئەمە چونکە لەگەڵیدا شەرع چارەسەری داناوە. یەکەمیان ئەبێ بگەڕین نیشانەکان ئەگەر هاتە دی ئەبێ بگەڕین بە دوای ئەو سحرەدا هەڵی وەشێنینەوە، ئەبێ بگەڕین لای کەسێک بزانێ ئەو سحرانە هەڵوەشێنێتەوە. ئەمە یەکەمیان لەو ڕوانگەوە. دووەمیان چەند ڕوقیە شەرعیەی پێڵێن لە شەرعی ئاینی ئیسلامدا لای کەسێک بە ئایەت و بە حادیث هەڵی وەشێنینەوە، هەڵی وەشێنینەوە ئەو سحرە، چونکە هەیە دەرمانی هەیە، ئایەت هەیە، ئەحادیث هەیە، هەڵی وەشێنێتەوە. سێهەمیان بەڵام ئەحادیث و ئایەت بە سێ مەرجە بێ موسڵمان ئازەکان. یەکەمیان ئەوەیە قورئان بخوێنێ، نابێشی دیتر بێ، ها قورئان خۆی نەسی قورئان بخوێنێ. دووەمیان ئەبێ نەسی حەدیث بخوێنێ. سێهەمیانش ئەبێ بۆ نمونە ئەوار یەکەمە حەدیث وایە، دووەمیان ئەوەیە ئەبێ بە عەرەبی بڵێ. سێهەمیانش ئەوەیە لەسەر دڵی ئەو کەسە بخوێنێ کە تووشی قەڵێکە بووە، تووشی کێشەکە بووە. ئەم سێ مەرجەی تیا ئەگەوانە بێ نابێ بێژە منەی خوێنم دوای بڕۆ بیخوێنە بە سەریدا، نەخێر. ئەبێ ئایەت و حەدیث خۆی دانەی خوێنی بە سەریدا، بەڵام بە عەرەبیش بێ. سێهەمیان ئەتەداول بالعەسەل، هەنگوێن. هەنگوێن چونکە شفایە بۆ ئیلا مردن نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ حەب السەودا، ئەم دوانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیخۆن مردن نەبێ هەموو شتێک گێڕێتەوە، ئەفەرمێ مردن نەبێ هەموو شتێک گێڕێتەوە. ئەمانە ئەتوانن دەستی پێوە بگرن. زەیتی زەیتون ئەمە ئەتوانی بەمە عیلاجێکن. ئاوی زەمزەم بەمە عیلاجی دەکەین، ئەمانە عیلاجن هەمووی. ئەتوانی ئەو کەسەی کە سحری لێ دەکرێ بەمانە دەتوانی عیلاجی خۆی بکە. یان ئەدەواتی تر ئەمەی دنیا بڵین حەب و دەرزی و یان هەشتێک بوو ئەوانە کە ئەنجام بدەی لەگەڵ ئەمانەدا، بەڵام ئەمانە ئەسەحترە، ئەتوانێت تەئسیری زیاتر بێ لەسەری. خاڵێکی تر چوارەمیان